کۆمەڵی ئیسلامی کوردستانم خاوەن خەرمانی سەروەری و داستانم. لا درێژەی بانگەشە بۆ سەرخستنی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان و لا هەفتەی کۆتایی بانگەشەدا مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی هەڵمەتی سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی چڕ کردوێتەوە. بۆ ئەم مەبەستە ژمارەیەک لە کادیرانی سنووری مەڵبەند بە یاوەری مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی سەردانی بازاڕی شاری سۆرانیان کردو. کاندیدانی کۆمەڵی ئیسلامیان بە هاوڵاتیان ناساند. دیارە ئێمە وەکو مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە کۆتا هەفتەی بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە ١٩٤ وەکو لە پلانی مەڵبەندا هاتووە کە سەردانی بازار دوکان بە دوکان ماڵ بە ماڵەکان هەڵمەتەکەمان سەرتر کردوتەوە بە هیوای کە بتوانین زۆرترین دەنگ دەرببینین لەم ماوەیەدا و پەیامی لیستی کۆمەڵی ئیسلامی پەیامی کاندیدەکانمان بگەین بە زۆرترین دانیشتوانی سنووری مەڵبەندی ئێمە کە ئەوڕۆ پلانەکەمان تایبەت بوو بە ناو قەزای سۆران و ناو بازار. خۆی دەبێ هاوڵاتی لەسەر ئەساسی خزمەتگوزاری دەنگ بداتن، یعنی ئەو دوو حزبەی کە ئەمڕۆ کە بانگەشە دەکەن تەماشە دەکەم زیاتر بانگەشەی ئەوە دەکەن کە خزمەتتان دەکەین و کە هەلیکارتان، بەڵام 27 ساڵە لە کوێن دەرێ بوون، خۆ هەموو سەرۆت و سامانی ئەو وڵاتە لە بەردەستی واندا بووە. ئەگەر لە خلالی 27 ساڵ کە لەو پەڕی پارە زۆری دانیان توانی بێ ئەوە بکەن، ئێستانە کەش ناتوانن وەفادار بن بە ئەو بەڵێنانی کە بە خەڵکی هەرێمی کوردستانی دەدەن. بۆیە خوازیارم خەڵک بڕیاری چارە نووسازی خۆی بداتن و متمانە بە کۆمەڵی ئیسلامی بکاتنەوە بە لیستەکەی کۆمەڵی ئیسلامی بکات. پێشوازی گەرمی هاوڵاتیان لە لیستی کۆمەڵ و کاندیدانی دەگەڕێتەوە بۆ بوێری و لەبەری خەڵکدابوونی ئەم حیزبە. بۆیە کۆمەڵ ئێستا بووەتە جێگەی ئومێدی هاوڵاتیان. خەڵکەکە زۆر بە گەرموگری پێشواسی لێکردین لەبەرەوەی لە ڕابردوو هەموو ئەندام پەرلەمانەکانمان لە ئۆفیسەکانیان و لە ماڵەوە و لە شوێنی کاریان لە پەرلەمان دەرگایان لەسەر پشت بە بۆ خەڵک و ئاوکاری خەڵکیان کردووە. واردەم لە پشتی خەڵک بووینە، وەروە دژی ئەو یاسانش بووینەکە زوڵ مستەمی لە خەڵک کردەوە پاشەکەوتی موچە. وەروە وەزیرەکەشمان تاکە وەزیرەکە لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان ناوبانگێکی باشی هەبوو. سپاس بەخۆ ئەمڕۆ لە باژێڕی سۆران خەڵکی ستاوێکی زۆر باشی هەبوو بۆ کاندیدانی کۆمەڵی ئیسلامی. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە ڕابردوودا بەڕاستی شوێن پەنجەیان دیارە و هەم کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و هەم ئەندام پەرلەمانەکانی کە توانی ویتیان بە 6 ئەندام پەرلەمان بەڕاستی کارێکی زۆر بکەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە لیستی ژمارە ١٩٤ بەشدارە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. داواش لە هاوڵاتیان دەکات دەنگ و متمانەی خۆیان بە کاندیدانی لیستەکەی بدەن بۆ ئەوەی وەک هەمیشە شەڕی بەدەستهێنانی مافەکانیان بکەن، نەک وەکو کەسانی دیکە ببنەبار بەسەر خاک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.